پیشەم ئیشی کورەچیەتیە، ئیشی من پێک هاتووە لە چەند موادێک وەک تەور و تەوداس و هەروە ماوەی تقریبەن لە مناڵیەوە ئەم کاراکەم هەر لە باو باپیرانە بۆ ماوەتەوە. ئیشەکانی منیش سەرچاوی لە خەڵوزەوە ئاگرەکەم لە خەڵوزەوە دەست پێەکە. ئەو شتانش کە دروست یەکەم زیاتر لەسەر داواکاری خەڵکە و یەکەم جار ئەو پارچە ئاسنەی کێنم ئەیخێمە کوورەکە و یەکەم جار بە چەکوشکاری پانیەکەین و دووەم جار کۆسرەیەم و بڕبەنکاری و دوایەوە ئاوگیریەکەین. هەنێ چیش دروستەکەم ڕاستی کە دەگمەنن. ڕاستی ئەم بوارە زۆر شت هەیە کە دروست یەکەم لە ناو ئەو ئاگرە لە ئەو کوورەیە. یەکیان ئەم داسە بچووکەیە، ئەم داسە بچووکە کە ڕاستی داواکاری زۆرە بۆ سەوزە، بۆ هەروەها بۆ مەرەزە بەکارێن، هەروەها بۆ گژوگیای ناوباخ. دووەم شت کە دروست یەکەین ڕاستی داسی سەوزە بڕە و ئەم تەوزینانەیە. ئەم تەوزینەیە هەروە دوای ئەوەی کە تەواوم کرد ناونیشانی خۆم مۆری خۆمی لێدەم. چی تر کە دروستەکەین ئەم چەقۆ دروستەکەین، بەڵێ چەقۆ دروستەکەین و هەروە ئەم قەمەی گۆشتە، هەروەها لە غاوی ئەسپە. ئەو شتانی کە سەردەمی کۆن ڕاستی خەڵکی وایە حەزەکە هەر بۆ یادگاری بۆ خۆشی، ینی بۆ خۆشی ئەم چەخماقەیە، چەخماقە ئاگرەکاتەوە بۆ خۆشی و ئەوەکو مەدالەیە بەکارێن. خەڵکی واش هەیە هەر بۆ ئارەزوو بۆ خۆشی بۆ هەڵواسین لە ماڵەوە. ئەم خنجەرێک کە دروست یەکەم داواکاری هەیە. ینی ئەو وەسایلانەی کە دروست یەکەم ڕاستی لە شاری کەلار زۆربەی سەرفە بێ داواکاریش هەیە، ینی بە جوملە ئەیفرۆشن بە سلێمانی و شارەکانی تر. ڕاستی کورەچی نەماوە ئەوە بەس لەم شارە بەس من کورەچی ماوم.